سڵاوتان لە ببینەران و بیستەرانی کوردستان 24 من هاژە غەفورم لە بەرنامەیەکی نوێی ژیان دۆستی میوانی ئێوەم بۆ هیوایم خوای گەورە نوێژ و ڕۆژووی هەموو لایەکتانی قوبڵ کرد بێت. ئێمە سوپاسگوزارین بۆی کە لە کوردستانێکی ئارامدا بەخۆشی هەمووان ڕەمەزان و مانگی پیرۆزەی ڕەمەزان بەڕێیەکەی. بێگومان ئەگەر گیان فیدایی پێشمەرگە نەبووە ئێمە نەمانەتوانی بە ئارامی لە ماڵی خۆمان لەسەر سفرەیە کۆبینەوە و هەموو دابوو نەریتەکانمان بە ئارامی بەڕێ بکەین بە گیانێکی ئارامەوە بژین چونکە پێشمەرگە لە سەنگەرەکانن بۆی کە ئێمە و هەرێمی کوردستانیش بپارێزن. ئەم ئێوارەیە هاتوومەتە سەنگەرێکی پێشمەرگە بزانم ئەوان لە مانگی ڕەمەزان چۆن نوێژ و ڕۆژوەگرن و چۆن پارێزگاری لە هەرێمی کوردستانەکەن لە دووری خێزانەکانیان لە دووری خانەوادەکانیان بەڵام ئەرکی ئەوان قورسترە ئامانجی ئەوان پارێزگاریە لە هەرێمی کوردستان بۆیە سوپاسگوزارە بین بۆی کە ئێمە پارێزراین لە کوردستانێکی ئارامدا. هەموو ئێوارێکی مانگی ڕەمەزان تۆ ئەم شتانە حازرەکەی لە ساعت چەند وەدەستکرد؟ والله ساعت دوێ ڕۆبین ناوڵە من و برادەرین گەلێک بەیەکەوە باشە. مریشکەکە چەندێکە زۆرەیان بەس ئەم قیاسی خۆزدانی 10 مریشکەوە چێتکەن بەشتکەن. بەدەر لە مانگی ڕەمەزان کاتەکانی دیکەش هەر ئاوا خواردن ئامادەکەن یان خودی ئێستا لە بەرەوەی ئەوان پێشمەرگەن پێویستان بە جۆرا و ژۆری خواردنەکە بەس نیسکیام درست ناکەین ئەنە هێوارانەک وەک شتی هەیە درستەکە خوا نیسکیش دروست کردووە سێرێکی بکەم نیسکەکە زۆر جوانە خست و خۆڵ دەستەکانە خۆش بێت حەزمە کرد بێم لەگەڵ توە چێشتەکە لێنم بەس لێم تێکەیە چاوان نانە درستە عادیە باشە زۆر سوات کەواتە بە هاوکاری و بکەم و زەردەی خێر بین سەر چاوە زۆر سپاس مەمنون. ئێمە زۆر دڵمان خۆشەکەم ئێوارەیە لەگەڵ ئێوەین ژیانێکی تایبەت و جیاوازە سەربەرزیە شتەڕازی سپاس مەمنون. ڕەمەزانتان پیرۆز بێ و ئیشەڵا خوا نوێژ و ڕۆژوێ مولای سپاس دەکەم سەلامت بیا خۆ بەخێر بێن پێشیشی بەخێر بێن سەلامت بیا خۆ. ئەمڕۆ چۆن بووجەوەکە گەرم بوو باشە ڕەمەزانوانیە جەو فێنک بۆ ئێوە قورس نییە لێرە هەر ئەو ساڵ بەخۆی ساڵێکی فێنکە تیای زەرچیش بەعام فەرقە لەگە شوێنەکانی تر وەکو چیاکانی تری کوردستان دایم کەشوهەوایەکی فێنکی هەیە سیای زەرچی وەکی کورسیایەکانی تر فێنکە زۆر خۆشە دوو نەبن لە شتان ساخ بە. تۆ سەرپەرشتیانەکەی بۆ خواردنوشەکە حازریەکەن یاخود بۆ ڕەمەزانی شەر پێش وەکو پێشووتر حازریەکەن؟ نەنە بەخۆی لێژنەمان هەیە ئەمە لە ڕەمەزان و لە دوای ڕەمەزان و پێشی ڕەمەزانیش هەر لێژنەکە ئیش خۆیان خواردنەکان فەرق ناکە بۆ مانگی ڕەمەزان؟ نەنە خواردنەکە هیچ فەرق ناکە ینی هەموو لە ڕەمەزان فەرقەکەیە هەندێک بۆ نمونە شیرنی زیاد دەبیتن ینی وەکو قەسپ و پاقلاوە ئەو شتانە ئەگەر نا گۆشتیش زیاد دەبی لە مانگی ڕەمەزاندا دوو جەمە گۆشت زیاد دەبیتن. ئێستا ڕۆژانە هەموو لەو مانگەیدا مانگی ڕەمەزان بەردەوام هەموو ئێواران گۆشت هەیە لە بۆ پێشمەرگە بەڵام پێشتر ینی ئەگە مانگی ڕەمەزان نەبی جەدوەلە ڕۆژێک ناڕۆژە گۆشتە. من دوورا و دوور گوێم لە بانە فەرمێت لێرە و گوێتان لێبێ خۆتان یاخود لە ڕێگەی مۆبایل و بەرنامەوە ئاگادارە بن نزیکە مزگەوت هەیە لە نزیکانە لەو گوندانەی خوارێ لە باسەخڕەی لەوێندەر هەیە لە بازگرتان هەیە بەڵام هەندێک شیعەشی لێ یعنی شیعەش بانگەدە بەڵام شیعە وابزان تر بانگە فەرمێت ئەوان وەڵڵا هەیە جن هەزانم بەس بانجوانیش هەیە ئیوان ئیمە تقریبان ئەمە لەوانەیە 4-5 دقەمان فەرقی لەگەوە. فەرماندە لێرە ئێوە لە ڕەمەزانە چی ئەکەن؟ ئەرکەکانتان زیاد بوو ئایا ڕۆژانە ڕاهێنان و شتەکانتان کەم کردوتەوە شێوازی ژیانکردنتان لێرە چۆنە بێت لە چاو مانگەکانی پێشووترە؟ ئەمە خۆی لە مانگی ڕەمەزان بەخۆی پێشتر تعدادمان هەبوو ڕیاضە سەباحیمان هەبوو بەیانیان و ئێوارانیشمان هەبوو ئێستا کردیتمانە یەک تایمان هەیە یعنی بەس
ئێواران دەوری سەعات 5 تعداد دەکرێت و لە مانگی ڕەمەزاندا ڕیاضی سەباعیەکەمان کەم کردەوە. باشە لە شتان ساخ بێت. وەجباتان چۆنە؟ ینی چەند ڕۆژ لێرە دەوامەکەن، چەند ڕۆژەگەڕێنەوە ناو خانەوادەکانتان؟ پێشمەرگە دەبەدە دەوام دەکاتن، بەڵام ئەفسەر دەوامی زیاترە. ئێستا بۆ نمونە فەرماندە و ئەمە من وەک فەرماندە بەس پێنجشەمان و جومعان لەمان. ئەندامانی هێزیش ئەندام هێزەکان ئەوانیش زیاتر لە دەوامن، برین 5 ڕۆژ لە دەوامن، 3 ڕۆژ دەستنەوە مارەی ئەو. نانێکمان خوارد، چێشتونانەکان زۆر خۆش بوو، دەستخۆشیتان لێتیم، خوانێ بڕێ. تۆ بەدڵە بوو؟ بەدڵم بەردەوام دیخۆ منی من گۆ بەدڵتان بی. زۆر خۆش بوو. شێفەکە پێیوتم خواردنەکە خۆشە، بەڵام ڕاستی کرد. ئێوە لە کاتی ژیانی ئاسایی ئێستا لەخوا بەزیابێ ژیان ئارامە و ئارامی و سەقامگیری هەیە. لە کاتەکانی دیکە چۆنە؟ هەم نان خواردنتان، هەم ئیشکردنتان، هەم واجباتان؟ خۆی ئمە لە کاتی ئاسایش جەدوەلی خواردن هەیە، ینی کاتەکانی دیارە، خۆی تعدادی بەیانیان هەیە، تەدریب هەیە، تەدریس هەیە، دەوراتی چەک هەیە لە بۆ پێشمەرگەی. جەمەکانی خواردنیش تەوقیتە، هەمووی دیارە. لە کاتی تەوقیتی خۆی چافرە لێ دەدرێ و پێشمەرگە بە جیا دەستنان دەخۆن و دوای ئەفسەرەکان دەچنان دەخۆن. لەم سەنگەرەی ئێوە زۆربەی کات ئارامیە یاخود بەردەوام لە ئامادە باشیان؟ پێشمەرگەواتە هەموو کات دەبی لە ئامادە باشی دابی. ئینسان ئەگە چوە سەنگەری بەرگری سەنگەر لەوەیە هەموو کات دەبی لە ئامادە باشی دابیت. بۆیە ئێمە بەردەوام لە ئامادە باشی داینە و لە ناو سەنگەری، یعنی هەموو کاتێک لۆمە ئەگەری حالەتی نەخوازراو هەیە، بۆیە بەردەوام ئەمە لە ئامادە باشی دابی. هەر بمێنن ئینشەڵڵا هەمووتان پارێزراو بن. ئەم ساڵ و یاخود ساڵانی پێشووتریش چ دۆخێکی زۆر سەختان تێپەڕاند؟ ئێوە لێرە ئێستا کۆمەڵێکی زۆرن، سوپاس بۆخوا هەمووتان ئینشەڵڵا پارێزراو بن. بەڵام پێشتر چۆن بووە؟ لە کاتی شەڕەکانە چۆن بووە؟ ئەو کاتانی بە تایبەت لێرە هێرشکردنێکی زۆر هەبووە. ئێوە ژیانتان چۆن بوو؟ هاوڕێیان، کارکردنتان یاخود تەدریبتان چۆنەتان گوزەران؟ خۆی کاتی شەڕی داعش ئەمە ئەو کات تەدریب نەبوو، یعنی بەردەوام ئەمە لە ئامادە باشیدا بوون، بەڵام یعنی هەموو کات لەگەر هاوڕێیەکانیش وەکو هاوڕێ وەکو برا لەگەر یەکتر لە ناو سەنگەردا هاوکاری یەکترمان دەکرد و بەردەوامیش لە بەرگریکردندا بووین و پاڵپشتی یەکتریشمان دەکرد، یعنی هەر نەک سەنگەر لۆ سەنگەری تر یان تەعەشوداتێک لەلایەک بوو با لەلایەکی تر نەبووبە، ئەوە هاوکاری یەکتر هەبوو هەموو کاتێک. ماندوو نەبن و دەستان خۆش بێ. چاکەش مام خۆین و اینجا قسەی زیاتر بکەین. فەرماندە لێرە زیاتر بۆ نمونە کە هێرشێک بێت، شتێک بێت، کێن یعنی زۆرترە بچنە پێشەوە؟ چۆن خۆتان ئامادەکەن لەو کاتەیە؟ ئەمە لە سەنگەری بەرگرینە، یعنی ئەوەی دەکرێت هێرش دەکرێت لۆمە داعش بووە تا ئێستا داعش بووە، بەڵام ئێمە ئامادەین بۆ هەر ئەگەرێک نەک تەنها داعش، ئەمسالی داعش، یعنی هەر دژمنێک هەر ناعەزێک بیەوێ بستێک بێتن لە خاکی کوردستاندا ئێمە ڕوبەڕووی دەبینەوە ئەگەر هەر کەسێک. فەرماندە وتەی تۆ چییە کاتێ من هاتووم ڕەمەزانە بینم پێشمەرگە نوێژ ئەکا بە ڕۆژووە بێ، بەڵام چەندین جار داعش بە ناوی ڕێکخراوی ئیسلامیەوە یاخود بە شێوەیە لە شێوەکان هێرشیان کردوت سەر پێشمەرگە، بەڵام لێرە لە مانگی ڕەمەزانی پیرۆز ئێوە چیتان هەیەڵەن چی؟ ئێمە ئیسلامین، باوەڕشمان بە دینی خۆمان هەیە و پێشمەرگە بەردەوام یعنی هەم لە سەنگەری بەرگری و هەم نوێژ و ڕۆژی خۆی دەگریتن، بەڵام جیهەتێک بە ناوی داعش کە دروست بووە ئەوە
يعني دژایەتی دوورە لە ئیسلامەتی یعنی ئەوە دژی ئیسلامەتیە یعنی ئیسلام ناشیرن دەکاتن بە ناوی ئەوەی ئەڵڵاه و ئەکبەر و نازانم چی و شعار دەنووسی بە ناوی دینی ئیسلام و دەشێ هاوڵاتیان سەردەبڕی خەڵکی سڤی سەردەبڕی ماڵی خەڵک وێران دەکا ئەوە دوورە لە ئیسلامەتی ئەوەیە تۆ خاچ خۆت بپارێزی دیفاع لە خاک و نیشتیمانی خۆت بکە وەک پێشمەرگە ئێستا لە سەنگەری بەرگریدەیە پێشمەرگە تەعدا لە کەس ناکە بەڵام تەعدا لە کەس قبوڵ ناکە نوێژ و تاعەتی خۆشی دەکە ئێمە وەکو ئیسلام تەنها مسلمان پێشمەرگە نییە ئێزدیمان لەگەرە مەسیحیمان لەگەرە کاکەیمان لەگەرە یعنی هەموو کۆمەڵک دەوایانی ئاسمانیمان لەگەرە بەڵام هەموو ئەمە بەرگریکارین لە خاک و نیشتیمانی خۆمان ئێستا لەم لیوای ئێوە چەند بۆ نمونە نەتەوەی جیاوازی لێ چەند ئاینی جیاوازی لێیە هەمووتان لێرە لەبەر زۆر هەیە بۆ نمونە ئیسلام هەیە هێزدی هەیە مەسیحی هەیە کلد و ئاشور هەیە ئەم لیوای ئێوە هەمووتان بێ ئەو لیوایی ئێمە هەیە و خۆشتان دیتان ئێستا ئەوانی ئێوارێکە بەربانگ بوو نانخورا خۆ تەنها ئیسلام نەبوون دانیشت بوون پێشمەرگەمان تێدایە ئێزیدیە و لەسەر سفرە دانیشت بوو احترامی مانجی ڕەمەزانی گرت ئەسلەن دەستی لۆ پارە نانەک نەبرد دەستی لۆ گڵازە ئاوەک نەبرد ڕێزی و لە هەمان کاتدا پێشمەرگەکانی ئیسلامیشن کاتە بۆنە ئاینەکانی وان هەیە ڕێز لە بۆنە ئاینەکانی وان دەبن با پێت برم قوتابخانەی بارزانی نەمر قوتابخانەیە کە فەرەنجی پێکەوە ژیانی دروست کردیە ئەو فەرەنگەیە بەرگری و دیفاعکەرە لە خاک و نیشتیمانمان ئێمە جیاوازی ناکەین لەوەی ئەوە چ دینیەکە ئەوە چ مەسەبێکە ئەوە چ نەتەوەیەکە ئێمە هەمومان هاوکارین بە تیمێک پاڵپشتی یەکتر دەکەین دیفاع لە خاک و نیشتیمانمان دەپارێزی مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە بۆ ئێمە خاستن پێشمەگە لە سەنگەرەکانی پێشەوەین ئێمە هەر چۆنێ بێت ئێمە ڕەمەزان ڕۆژی خۆمانەگرین و واجبی خۆشمانەگرین دیفاع لە ملەتی خۆشمانەکەین قبوڵیکە ماوەی چەندێکە نەڕۆشتوونەتەوە وڵای تقریبان واجبی ئەمە مەحدودە دیارەیانی ئەو ماوەی کە لێرەین هەم ئەگەر ڕەمەزانیش بێ ڕۆژی خۆمانەگرین لە ماڵش ڕۆژی خۆمانەگرین و چینەوە ماڵی خۆمان و واجبی خۆشمان لێرە بە سەربەرزی بەڕێەکەین دوونە بنی خوار پارێزراون ئەو ڕۆژانی کە لێرن بۆ نمونە پارشێ و چ کاتێک بۆ بەربانگ بۆ پارشێ و کاتەکان ئاساییە بۆ ئێوە چۆنە؟ ئاساییە ئەمە بڵێن ئێواران بەدەعممان هەیە شوێنی خواردن و خواردنەوەمان هەیە و نانی خۆمانە خۆین و نوێژی خۆمانەکەین و پارشەوانی ژەڕۆک و جاران چۆن هەڵساین لە باوا پیران و کاتیش لێرە دەوامی خۆمان پارشەوانی خۆمانەکەین و نانوشتی خۆمانە خۆین و نوێژەکەین و ئیشی سەربازی چی هەبێ ڕۆژانە جێبەجێەکەین ماندوو نابن وەڵایتر بە پێی واجبە ئیشە ئەرکە واجبە ئەبێ بیکەین هەبووە لە کاتی زۆر سەختیشا بەڵام ئێوە خۆراگرانیانی بە شتێکی خۆشتر بەڕێتان کرد بە چێتان پەڕان ئێستا هەمووی بۆ بە یادگاری ئەوانەی کە کراوە پێشت بڵێن لە کاتی شەڕەکان ئەمەسەلا سەرەکەی شتێک ڕوئەدا ئێستا ئەیگێڕیتەوە بۆ بە یادگاری بۆ بە ڕۆژێکی خۆش یان لەناو برادرانە ئێستا زۆر لەم برادرانە هەمومان خەڵکی شوێنێکین مەسەلا ڕەفیقی یەکین وەکو بڵێ ئەوەی هەمومان تێکەڵی یەک بووین هەموو شتەکانمان بەیەکۆیە مەسەلا هیچمان جودا نییە لە یەکتر بڵێن باسکردنی یا گێڕانەوە یا ئەوشتا ئەم ئێوارەیە لە سەنگەرەکانی بەرگری بەربانگمان کردەوە خوانیم ئێوارەیەمان لە سەنگەرەکانی بەرگری بوو لەگەڵ پێشمەرگە قارەمانەکانی کوردستان ئەوان بە ژیان دۆستیەوە بەرگریەکەن بۆ خاکی کوردستان هەموو نەتەوەکان هەموو چین و توێژە جیاوازەکان لێرە پێشمەرگەن تەنها یەک ئامانجیان هەیە ئەویش پاراستنی خاکی کوردستان و گیانی هاوڵاتیانی کوردستانە بۆ هیوایم ژیان دۆستیم جارش جێی خۆشحاڵی ئێوە بوو بێ ماڵاوە